دیمەنانەی پشتەوە دیمەنی ڕاستەوخۆی ناحێ ڕزگاریە و لە قەزای کەلاریش بە هەمان شێوە ئەوەی کە بەپێی زانیاریەکان هەندێک هاوڵاتیان چوونەتە چەند بارگای بەرە و بارگای ئەمە ئێستا مەریوان ئێستا لە کەلار ئەوە ڕووی داوە؟ بەڵێ ئەمەیان ئێستا حاڵی حاضر ئەوەی کەلار عەلی زوم کاتە سەر وێنەکان لەلایەن پۆلیسەوە ئەوەی کە ئاماژەت پێدا ئەوەی لە کەلار ئاماژەت بە کەلاردا لە ئێستادا هەندێک لە خۆپیشاندەران چوونەتە سەر بارگای حەزبەکان لە کەلاریش هەندێک لە هاوڵاتیان بەرەو ناوچەی گوڵانی کوردستان ڕۆیشتون بەڵێ دەمانێت دیمەنەکان ببینین لە ڕێگەی کامێرای ناوچەیەوە مەریوان پارتی دیموکراتی کوردستان دیمەنەکان مەریوان ئەوانەی کە بینرێن لیژنەی ناوچەی ڕزگاری پارتی دیموکراتی کوردستانە و هێزە ئەمنیەکان هەوڵیاندا کە ڕێگری بکەن لە چوونە سەر بارەگا بەڵام لەلایەن ئەوانەوە مەریوان دەمانێت لە نزیکەوە دیمەنەکان ببینین لە نزیکەوە دیمەنەکان ببینین زوم کەرە سەر نەکان عالیەگەرە و دیمەنانەی کە کەواتە بەڕێزان ئەوەی کە دەیبینن دیمەنی خۆپیشاندانی یاخود دەستپێکردنی خۆپیشاندانی ناحەی ڕزگاری سەر بە قەزای کەلارن ئەوەی کە دەیبینن ئەوە دیمەنی خۆپیشاندانی ناحەی ڕزگاری سەر بە کەلارەکە سەر بە قەزای کەلار کە ئاماژەوان بە خۆپیشاندانەکەی دوێنێ کەلاردا کە دوو خۆپیشاندەر دوێنێ لە کەلار کوژران پەیامنێرمان مەریوان حەسەن ئێستا ئاماژەی بۆدا ئەو زانیاریی پێدان کە ئێستاش لەگەڵ ئەوەی کە ئەم دیمەنێک کە دەیبینن لە ڕزگاری خۆپیشاندان دەستی پێکردووە لە کەلاریش دەڵێت هەندێک لە خۆپیشاندەران ئێستا هێرشیان کردوتە سەر بارەگای حزبەکان بە تایبەتی بارەگای یەکێک لە بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان لە کەلار ئەمەی کە دەیبینن خۆپیشاندانی ناحەی ڕزگاریە ئەم ناحەیە سەر بە قەزای کەلارە لە ئیدارەی گەرمیان لە کەلاریش هاوکات لەگەڵ ئەم خۆپیشاندانە لە کەلاریش ئێستا چەند خۆپیشاندەرێک هێرشیان کردووە بۆ سەر بارەگایەکی پارتی دیموکراتی کوردستان لە ناو قەزای کەلار.